ئەوە حقیقەتە و کاتی بەر لە هەڵبژاردن ئێمە هەوڵماندا بەداخەوە نەمانتوانی هەوڵماندا کە ئەم نوێنەران ئەم ینی پارلەمانتارانی کۆتا دەبێت لەلایەنی وەکو بڵێ شەریحەی خۆمان هەڵبژێدرێ سجلێکی تایبەتی هەبێ وەکو چۆن ساڵی 92 بوو 1992 یەکەم انتخاباتی هەرێمی کوردستان سجلی تایبەتیمان هەبوو بەڵام بەداخەوە دوایی دیارە هەموار کرا و ئەو حەقە نەما کە ئەو حەقە نەمێنێ ئەم کەمە نەتەواتیە بڵێم یان ئەقلیە بڵێم هەرچی بڵێ ینی هەرچەندە پێمان ناخۆشە وەکو ئەقلەیە چونکە ئێمە خەڵکی ئەم وڵاتین ئەمە وڵاتی ئێمەیە ینی خۆ میوان نین لەم وڵاتە و دوایی ئەو حەقە تەبیعیە ڕەوایە پێکەوە بوون لە زیندان پێکەوە بوون لە خەبات لە ساڵی 61ەوە تا ئێستا مەقسەدم ئەو حەقە بدرێتە ئەو خەڵکە کە نوێنەری خۆی هەڵبژێردرێ ئەگەر نا بمێنێ وەکو چۆن ئیستەوا ماوە بە تەچیدەوە چی یەکێتی چی پارتی چه غێری ئەوەن لە مکەونی گەورە و مەزن ئەتوانرێ مەسەنا یەک عشیرەت دەنگی خۆی بداتە فلان کەسی خۆیان بنێرنە پەرلەمان ئەو کاتە تەمسیلی ئەو عشیراکەن یان ئەو منتیقاکەن یان ئەو حزباکەن تەمسیلی ئەو ملەتە کە بە عەدەد کەمترە تەمسیلی ناکە دوایی ئیمجا ئیستەوای لێ هاتووە کە کاتی خۆی هەوڵماندا ئەو قانونە هەموار بکرێ بگەڕێتەوە سەر لیستی تایبەتی هەبێ سجلی تایبەتی هەبێ بەداخەوە نەهاتنە پێش ئەحزابی پەرلەمان چێکێتی چ گۆران و چه پارتی و چوان نەهاتنە پێش ئیمجا ئەمڕۆ هەندێکی لە ئێمە ڕاستە سەر بەخۆیەوە وەکو نوێنەری جەبهەی تورکمانی نوێنەری ڕافیدێنی خۆمان بەڵام هەندێکی شکلی ترە ئەندامانی پارتین یان لایەنگری پارتین بە تەچیدەوە دەبێت بە قسەی حزبی خۆیان بکەن دوو کەس سەربەخۆن 100% یەکی هیم برادرانی تورکمانە کە جەبهەی تورکمانە و یەکی هیم بزوتنەوەی عاشوریە ئەنا ناتوانم زەمانەت و یان بڵێ کەفارەتی ئەوان تر بکەم چونکە هەندێکیان لەوانەیە ئەندام بن لە حزبی تریان لە پارتیان لە غێری تر ناتوانم بەس دوو کەس ئەیزانم باشە زانم یەکیان جەبهەی تورکمانە یەکیان بزوتنەوەی عاشوریە ڕای خۆیانیان هەیە